باوەڕبوون بە قەزا و قەدەر عەقیدە و بیر و باوەڕی سەرجەم پێغەمبەران بووە. ئەوە تا نوح سەلامی خوای لەسەر بێ کاتێ بە کوڕەکەی دەڵێ ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين ولا سواري كشتيك لقلب باورانا مبا قال سآوي إلى جبل يعصمني من الماء أو هستاب لسرزوي وتي دسما سر لتكيت شياك أو ناقات أوي بعقلي خوي قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم فرمي سوين بخوا ئەمڕۆ ئەوەی کە خوا بڕیاری لەسەر دابێ کە نوقمی ژێرئاو بێ نوقمی ژێرئاوە بێ بچێتە هەر جوێنێک بۆ چۆڕی لە قەدەری خوای گەورە و میهرەبان و لە بڕیاری خوا بۆ چۆ ڕاکەیت. و موسا کاتێکەوە نەسیحەتی فیرعەونی کرد و باسی خوای گەورە و میهرەبانی بۆ فیرعەون کرد، فیرعەون پێی وت قال فما بال القرون الأولى ئەوە موگەل و خەڵکی کەوا لە پێش منە بتیان پەرستووە و لەناوچوون وەرە هەواڵیان چیەوانە بۆم باسکە ئەی موسا. قال علمها عند ربي في كتاب لا يضل ربي ولا ينسى. فەرمووی زانست و زانیاری ئەوە لای خوای گەورە و میهرەبانە نووسیوێتی، من دڵنیام کە خوای گەورە هیچی لێ تێک ناچێ و هەروەها هیچ شتێکیش لەبیر ناکا خوای گەورە و میهرەبان. ئینسانی مسلمان دەبێ وابێ